الله أكبر. بەرەبەیانی ئەمڕۆ خێزانێکی فەڵەستینی بەر لەوەی ڕۆژ بکەنەوە لەلایەن فڕۆکە ئیسرائیلیەکانەوە خانووەکەیان بامان گیرا و سەرجەمیان بوونە قوربانی وشانیان لەدەستدا. خێزانەکە لە 6 کەس پێکات بوو جگە لە کۆرپەیەک کە هێشتا لە سکی دایکیدا. ئەو کوشتارگەی دژی خێزانە فەڵەستینیەکە ئەنجامدرا لە چوارچەوەی هێرش و بۆردومانی کوێرانەی ئیسرائیلدایە کە شەوی ڕابردوو با فڕۆکە و تۆپخانە بە درێژایی هێڵی سنووری لا ناوچەی باکووری کەرتی غەزە بەڕێوە برا. هێرشی سوپای ئیسرائیل بۆ سەر خێزانە فەڵەستینیەکە لە چوارچەوەی بۆردومانێکی چڕ و قورسدا بوو کە بە یەکجار ناوچەکەی کردە بڵێسەیەک لە ئاگر و جگە لە خستنەوەی قوربانیەکان دەخانووی بە تەواوی خاپور کرد و وێرانەیەکی لە پاش خۆی بەجێهێشت. بنەماڵەی ڕەئەفەت تەنانی یەکێک بوو لەو خێزانانەی لەو بۆردومانەدا خانووەکان تەخت کرا و سەرجەمیان تیا چوون. حاتەم تەنانی برایە و کەسەی خۆی و سەرجەم ئەندامانی خێزانەکەی شەهید بوو. وتی بەبێ هیچ ئاگادارکردنەوەیکی پێشوەختە خانووی خێزانی براکەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ئامان شیرا و بۆردومان کرا. حاتەم ئاشکرای دەکات ئەو لەگەڵ براکەیدا بە تەلەفۆن لە پەیوەندیدا بوون. وتیشی کۆتا قسە کە کردوویەتی وتویەتی تکایە فریامان بکەون واتیا چووی. بەو جۆرە ڕەئەفەت و هاوسەرەکەی بە ناوی ڕاوی ئەبوو عەسر کە تەمەنی 35 ساڵ بوو لەگەڵ منداڵەکەی ناوسکی شەهید بوون. هەروە هەر 4 منداڵەکەشیان بە ناوەکانی ئیسماعیل 6 ساڵ و ئەمیر 5 ساڵ و ئەتهەم 4 ساڵ و محەممەد 3 ساڵ لەو بۆردومانەدا شەهید بوون. باپێی زانیارەکانی وەزارەتی تەندروستی فەڵەستین تا ئێستا زیاتر لە 120 کەس شەهید بوون کە 30یان منداڵن، هەروەها 19یان ژنن لەگەڵ برینداربوونی نزیکەی 1000 کەسی دیکە. هەروەک لە دەرەوەی کەرتی غەزە و لە ڕوبەڕووبوونەوەی دیکە لەگەڵ هێزەکانی قەواری جوولەکە 5 کەس لە ناوچەکانی کەناری خۆراوە و قودسی داگیرکرا و شەهید کراون. دەقینەوەی بارودۆخی فەڵەستین و پێکدادان و بۆردومانی دژ بەیەکی نێوان بزوتنەوەی حەماس و قەواری جوولەکە دوایەوە دێت لە 13 نیسانی ڕابردوو پۆلیس و جوولەکە تونڕەوەکان شاڵاوێکیان بۆ دەرنانی خێزانە فەڵەستینەکانی گەڕەکی شێخ جەڕاحی شاری قودس دەست پێ کرد. دواتریش جوولەکە تۆنڕەوەکان بە پشتیوانی هێزامیەکانی ئیسرائیل هەڵیان کوتایە سەر حەرەمی مزگەوت یەخسا و لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزاندا لەگەڵ نوێژخوێنانی ناو مزگەوتەکە پێک هەڵپژان. بەهۆیەوە سەدان نوێژخوێن بریندار بوون و بارگرژی لە ناو مزگەوت یەخسا و شاری قودس بە تەواوی پەرەی سەند.